یەکێتی پەرلەمانتارانی کوردستان لە ڕۆژی ئاڵای کوردستان هاتە دەنگ و دەڵێن حکومەتی عێراق بەردەوامە لە ئەنجامدانی کاری نابەجێ بەرامبەر بە خاک و ئاڵای کوردستان. ئەمڕۆ یەکێتی پەرلەمانتارانی کوردستان کە کۆمەڵێک پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی عێراقن بۆنەیەکیان بۆ ڕۆژی ئاڵای کوردستان ڕێکخست. دکتۆر جەمال قاسم سەرۆکی یەکێتیە بەڤاری گوت ئێمە چەندین جار لە بۆنە فەرمیەکاندا ئاڵای عێراقمان بە تەنیشتی ئاڵای کوردستانەوە داناوە، بەڵام هەندێک لایەنی دیکە کە چاویان بە کورد و خاکی کوردستان هەڵنایەت بەردەوامن لەسەر کاری نابەجێ. بۆ نمونە لە کەرکووک ئاڵای کوردستان هەڵکرابوو کەچی لایەن برد و لە جێگەکەی ئاڵای عێراقیان دانا. پەرلەمانتارانی پێشووی خولەکان پێیان وایە ئەو کارانەی بەرامبەر ئاڵا دەکرێت نابەجێ و نادەستوریە و دانەنانە بۆ مافانەی لە دەستوری عێراقدا جێگیر کراون. هەندێک لە پەرلەمانتارانی پێشووش پێیان وابوو خراپی ئەدای حیزبەکان و کاری دەوڵەتداری و جیاوازی و نادادپەروەری وای کردووە ئینتیمای نیشتیمانی کەم ببێتەوە و پرسی نەتەوەیی و نیشتیمانی و تەنانەت خۆشویستنی ئاڵاش بەرەو کەمبوونەوە بچێت.